سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەگەر هەرزەکاری یان لە سەردەمی لاوێتی دایت تەمەنت لە نێوان 12 بۆ 25 ساڵدایە، ئەوە ئەم ڤیدیۆیە بۆ تۆیە. ژیان بێبەزەییە و بارودۆخەکەش بێبەزەییە، بۆیە دەبێت خۆت بۆ ژیان ئامادە بکەیت. ڕەنگە لەم تەمەنەدا زۆر شت نەزانیت و لەوانەیە هەندێک شت بکەیت کە گرنگی پێنادەی، بەڵام لەوانەیە دواتر لە ناوت ببە. خۆم زۆر لەوانم بینیوە کە لە لاوێتیدا خوێندویانە و لە لاوێتیدا وزە و ئامانجیان هەبووە، بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەیان بینم لە قاوەخانەکاندا بێ ئیش و بێ ئامانج دانیشتون. باشە بۆچی؟ چونکە ئەوان لە تەمەنی هەرزەکاریدا هەڵەی بچووکیان کرد، ئەو هەڵانی کە لەو کاتەدا نەیان دەزانی داهاتویان تێک دەدا. بۆیە نامەوێت ئێوەش بکەونە هەمان تەڵەوە، نامەوێت ئێوە لە هەمان بارودۆخدا ببینم. لەگەڵم با تا کۆتایی ڤیدیۆکە، چونکە ئەوەی ئەمڕۆ لەگەڵت باسی دەکەم دەتوانێت ڕێڕەوی ژیانت بە تەواوەتی بگۆڕێ. پێش دەستپێکردن دەتوانن پشتگیری بەردەوامبوونمان بکەن لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئەگەر تۆ لە تەمەنی هەرزەکاری دایت تکایە ئەم شتانە مەکە. خاڵی یەکەم، تەنها مەخوێنە. دەزانم کە خوێندن زۆر گرینگە و کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکە، بەڵام تکایە با هەموو ژیانت بریتی نەبێ لە خوێندن. هەوڵدان لە خوێندن و بەدەستهێنانی نمرەی بەرز وا دەکا بڕوانامە وەربگریت کە شیاو بێ بۆ بەدیهێنانی خەونەکانت. بەڵام با شتێکت پێ بڵێم، ژیان هەمیشە بەو شێوەیە نییە کە ئێمە چاوەڕێی دەکەین. لەوانێ بە باشترین نمرە دەربچی، بەڵام بۆ دەربکەوێت کە چارەنووس بۆ چوونێکی جیاوازی هەیە. لەوانەیە بە خێرایی کارێک لە پسپۆڕی خۆت نەدۆزیتەوە، یان لەوانەیە درەنگ بکەوی لە بەدەستهێنانی دەرفەتی کاری گونجاو. لێرەدا بێکار دەمێنیتەوە و کاتێکی زۆری ژیانت بە فیڕۆ دەدەی لە کاتێکدا لەو ساتەدا زۆر پێویستیت بە پارە هەیە و لێرەدا تووشی کێشە دەبی، لەبەر ئەوەی تۆ هەموو هەوڵ و کاتت تەنها بۆ خوێندن تەرخان کردووە. هەموو ژیانت لە نێوان لاپەڕەکانی کتێبدا سنووردار مەکە. لە کاتێکدا بە سەختی دەخوێنیت هەوڵ بدا جگە لە خوێندنەکەشت شتێکی تر فێر ببیت، زمانێکی نوێ فێربە، یان شارەزا بە لە هونەری دیزاین یان مۆنتاژ، یان تەنانەت کاری دەستیش. لەم کاتەدا تەنیا 2 کاتژمێر یان تەنانەت کاتژمێرێک لە ڕۆژەکەت تەرخان بکە کە بەم شێوەیە فێری ئەم شتانە دەبی. تەنانەت ئەگەر دەست بەجێ کارێکت نەدۆزیەوە ئەزمموی زیاترت دەبێت کە بتوانی پارەی پێپەیدا بکەیت و دەتوانیت لەسەر پێیەکانت بوەستی بەبێ ئەوەی هەز بە بێدەسەڵاتی بکەیت. بۆیە زیرەک بە و سەرمایە گوزاری لە خۆت بکە، مەهێڵە دەرفەتەکان لە بەردەمت تێپەڕن بەبێ سوود وەرگرتن لێیان. تەنها 2 کاتژمێر لە ڕۆژێکدا دەتوانێت جیاوازی لە ژیانی داهاتوو دروست بکە. بۆیە لە ئێستاوە بە سەختی بخوێنە و هەروەها شتی تر فێر بە کە لە ژیانتدا سوودت پێدەگەێنێ. بەڵام تکاتان لێکم، من گرنگی خوێندن کەم ناکەمەوە، تەنها ئامۆژگاری دەکەم کە بۆ هەموو بارودۆخێک ئامادەبی. هەوڵ بدەن زیرەک بن و باش ئامادە بن بۆ هەموو بارودۆخێک. خاڵی دووەم، زۆر پشت بە خێزانەکەن مەبەستە و فێری تەمبەڵیش مەبە. ئەگەر لە ئێستاوە دەست پێ بکەیت تەنها پشت بە دایک و باوکت ببەستی، خۆت دەبینیتەوە کە گەورە بوویتە و لە بێدەسەڵاتیدا نوقم دەبیت. هەوڵ بدە پشت بە خۆت ببەستیت و لە کاتی بەتاڵدا هەوڵ بدە بە ئارەقی ناوچەوانت پارە پەیدا بکەیت. خۆت ژوورەکەت ڕێک بخە و زلەکانت بشۆ و خۆت ڕێکیان بخە. فێری چێژ لێنان و هەموو ئەو شتانە ببا کە لە ژیانتدا پێویستت پێی دەبێت. دایک و باوکت دەتوانن سوودت پێ بگەێنن، بەڵام هەمیشە لەگەڵت نابن. ئەمە ڕێک ئەو شتەیە کە بەسەر زۆرێک لە گەنجاندا دێت و دەبینیت لە هەموو شتێکدا پشت بە دایک و باوکی دەبەسێت و کاتێک سەفەر دەکا بۆ کارکردن بە تەنیا یان بۆ خوێندن لە وڵاتێکی تر نازانێ هیچ شتێک بکە، چونکە بۆ هەموو شتێک تەنیا پشت بە دایک و باوکی دەبەستێ. بۆیە پشت بە خۆت ببەستە و ئەو منداڵە خراپە مەبە کە بەبێ دایک و باوکی هیچ ناکە. ئەگەر بۆ هەموو شتێک پشتیان پێ ببەستی گەورە دەبیت، خۆت نابەرپرس دەبینیت لە هەموو شتێکدا. خاڵی سێم، بە قسەی هاوڕێکانت هەڵمەخەڵەتێت. هەموو کەسێک پلانی خۆی هەیە کە ڕەنگە هەرگیز نیشانت نەدا. ڕەنگە هەندێک لە هاوڕێکانت نەک هەمویان مەبەستیان ڕوون نەبێت. دەبینیت گلەی دەکەن کە کار ناکەن و کاتەکانیان بە خەوتن و پشودان بەسەر دەبن و هیچ شتێک ناکەن. کاتێک گوێ لەم قسانە دەگری هەز بە ئاسوودەی دەرونی دەکەیت و پێت وایە تۆ تەنها نیت کە هیچ شتێک لە ژیاندا ناکەی.
بۆیە بەردەوام دەبیت بەبێ ئەوەی هیچ شتێکی بەسوود بکەیت، بەڵام لە ڕاستیدا هاوڕێکانت بەنهێنی کار دەکەن و ئەوەشت نیشان نادەن. لەم حاڵەتەدا تۆ کاتێکی زۆرت بە فیڕۆ داوە بەهۆی گوێگرتن لێیان. گوێ لە هەموو کەسێک مەگرە و لەگەڵ هیچ کەسێک مەبا کە خەون و ئاواتی نییە، چونکە بە ئاسانی ئاواتت دەکوژێنێتەوە، یان یاوەری هاوڕێیەکی بەرزخواز بە یان بە تەنیا بمێنەوە. خاڵی چوارم، ئێستا بە سەختی کار بکە بۆ ئەوەی لە داهاتوودا پشوو بدەیت. لەوانەیە ئێستا هەز بکەیت کە کارکردن بە ماندووبوونی زۆر ماندووکەر و ناپێویستە، بەڵام باش شتێکت پێ بڵێم کە ئەو هەوڵی ئێستا دەیدەی ئاسوودەی و سەرکەوتنت بۆ دەهێنێ لە داهاتوودا. دڵنیا بە لە قسەکانم لەگەڵ ئەوانە مەبە کە کاتەکانیان بەشتی بێبایەغ بە فیڕۆ دەدەن و زۆر درەنگ لە خەو هەڵدەستن. دڵنیا بە سەرزەم ئەو کارانە پەشیمانی بەدوادا دێت و نابێتە شتێک کە شانازی پێوە بکەی لە داهاتوودا. ئەو تەمەنی ئێستا تەمەنی خوگرتنە. هەوڵ بدە خۆ بەشتی باشەوە بگری، وەکو شارەزابوون لە بوارێکی کارکردن و وەرزشکردن، کتێب خوێندنەوە و فێربوونی زانستی نوێ و ناسینی خودا و گرنگیدان بەلایەنی ڕۆحی جەستت و سەرزەم ئەو خۆ باشانەی تر کەوا لێ دەکات ژیانێکی گونجاو بۆ خۆت دروست بکەی. خاڵی پێنجەم، خۆت بە کەسانی تر بەراورد مەکە. بەراوردکردن خێراترین ڕێگایە بۆ شکست. خۆت بە کەس بەراورد مەکە. سەرکەوتنی ڕاستەقینە ئەوەیە کە ئامانجەکانی خۆت بەدەست بهێنێت و وەکو ئەوانەی تر نەبیت. ئەگەر تەرکیز لەسەر خۆت بکەی متمانە پێ بکە لە هەمووان دەبیتەوە. کاتێک پێشبڕکێکرد لە بازنەی پێشبڕکێدایە سەیری کەسانی تر ناکە، بەڵکو سەیری پێشەوەی دەکات و خێرایی زیاد دەکات و تەرکیز لەسەر هێڵی کۆتایی دەهێڵێتەوە. ئەگەر لەگەڵ پێشبڕکێکارەکانی دیکە تەرکیز بکە متمانە بە خۆی لە دەست دەدات و تەنانەت لەوانەیە پێشبڕکێکەش بدۆڕێنێ. بۆیە سەیری بەردەمت بکە و نە بەڕاست و نە بەلای چەپدا مەسوڕێەوە. خاڵی شەشەم، دوورکەوتنەوە لە مادە هۆشبەرەکان و پەیوەندیە خۆشەویستیەکان. چەند گەنج لە تەمەنی لاوێتیدا ئاڵوودەی مادە هۆشبەرەکان دەبن کە چێژ لەو مادە هۆشبەرانە وەردەگرن. ئەوان وا دەزانن کە کارێکی مەزن دەکەن، لەوەش زیاتر شانازی پێوە دەکەن. کاتێک گەورە دەبن بۆیان دەردەکەوێت کە ژیانیان تەواو وێران بووە، بۆیان دەردەکەوێت کە تەندروستیان تێکداوە، پارەی خۆیان بە فیڕۆدا و کاتیشیان بە فیڕۆداوە. کەواتە هەتا دەکرێت دوور بکەونەوە لە هەموو جۆرە مادە هۆشبەرێک. لە بری بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و جگەرە و سەرزم ئەو مادانەی تر کە زیانت پێدەگەێنن هەوڵ بدا و وەرزش بکە، و هەروەها شتێکی تریش کە ئەمەشیان زۆر گرنگە، هەوڵ بدە لە پەیوەندیە سۆزداریەکان کاتت بە فیڕۆ مەدە، لەو شتانەدا کە گەرنتی نەکراون بەڵام ببوونیان خۆت هەڵخەڵەتاندووە. تکایە کاتی خۆت لەو شتە بە فیڕۆ مەدە. ئەو کاتی لەگەڵ کچێکدا یان لەگەڵ کوڕێکدا بەسەری دەبێ بۆ فێربوونی شتی نوێ بەکاری بهێنە کە ڕەنگە سوودت پێ بگەێنێ، وە سروشتی ئەو جۆرە پەیوەندیانە بە جۆرێکە کە بە هەموو شێوەیەک دەتبەستێتەوە و ناهێڵێ لە خوێندن و گەیشتن بە ئامانجەکانت سەرکەوتوو بیت. و ئەگەر ئاگاداری خۆت نەبی تووشی شکستی گەورە دەیت لە ژیانتدا و لە داهاتوویەکی نزیکدا هەستی پێ دەکەی. خاڵی حەوتەم، وشەی ڕۆژێک لە قسەکانتدا بەکار مەهێنە. ئەو وشەیە دەزانیت کە زۆرینەی خەونەکانت لە ناو دەبات. ڕۆژێک تکایە وشی ڕۆژێک بەکار مەهێنە. هەمیشە دەگوترێت ڕۆژێک فلان کار ئەنجام دەدەم، بەڵام تەماشایەکی ڕۆژ ژمێر بکە. شەممە، یەکشەم، دووشەم، سێشەم و چوارشەم و پێنجشەم و هەینی تێدایە. ئەی باشە ڕۆژێک لەکوێیە؟ بوونی نییە. ئەو خوڕافیاتێکە دروست کراوە بۆ ئەوەی خەڵک هەست بە خراپی نەکەن کاتێک کارێک دوا دەخەن. بیر لە خاوەن بزنسێک بکەوە کە دەڵێت ڕۆژێک ئەو کڕیارم دەست دەکەوێت، ڕۆژێک بزنسەکەم فراوان دەکەم. بەڕای تۆ خاوەن بزنسێکی لەم جۆرە چەند پارە پەیدا دەکا؟ بێگومان سفر. کەسە سەر نەکەوتوەکان ڕۆژێک بەکاردەهێنن، کەسە سەرکەوتوەکانیش ئەمڕۆ بەکاردەهێنن. کاتێک وشەی ڕۆژێک بەکاردەهێنی خەون و ئامانجەکانت دوا دەخەی، وا بیر دەکەیتەوە کەی ئامادەبووی جێبەجێیان دەکەی، بەڵام ڕۆژێک هەرگیز نایەت و تۆش هەرگیز ئامادە نابیت. ئەمڕۆ ڕۆژەکەت بنووسەرەوە، ئەگەر نەنووسرێتەوە هەرگیز ڕوو نادات. خاڵی هەشتم، لەگەڵ خودا بە. بیهێنە پێشچاوت کە دروستکەری ئەم گەردوونە مەزنە لەگەڵتدایە. کاتێک دەیهێنیتە پێشچاوت هەست بە بەهێزی دەکەیت و دەزانی کە ناومێد نابی تا خودا لەگەڵت بێ
بۆ ئەوەی خوا لەگەڵتان بێ لەخوا بترسن و شوێنی ئارەزۆکانتان مەکەون. ئەمە جوانترین ئامۆژگاریە کە پێت دەڵێم. ئەگەر ئێوە لە ڕێبازی خودا بن هەرگیز نائومێد نابن. بۆیە ئەم وشانە ئاراستی من و ئێوەیە بۆ هەموو گەنجێک کە بە دوای سەرکەوتندا دەگەڕێ. جیهان چاوەڕێی تۆیە، بەڵام دەبێ هەر ئێستا دەست پێ بکەی. شتەکان بۆ بەخت بەجێ مەهێڵە و کاتت بە فیڕۆمەدا لەو شتانەی کە یارمەتی دەر نابن. ئەم ماوەی ژیانت بە ژیرانە بەکار بهێنە و لە داهاتوودا خۆت دەبینیتەوە کە سوپاسی خۆت دەکەی بۆ هەر بڕیارێکی ژیرانە کە ئەمڕۆ داوتە. ژیان زۆر کورتە، بۆیە مەهێڵە تێپەڕێت بەبێ ئەوەی پەنجەمۆری خۆتی تێدا بەجێ بهێڵی. وە متمانم پێ بکە ئەوەی لەم ڤیددیۆیەدا ئاماژەم پێیدا جێبەجێ بکە هەموو شتێک باش دەبێت. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیددیۆکەمان. ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆمان بۆ بکەن و هەروەها شیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سبسکرایبە کارت چالاک بکەن. واگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسن. دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە. تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.